کوردستان خوشی کوردستان کوردستان ماکیتا دفروشی کوردستان 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 خوشی کوردستان کوردستان. چەندین سەدەگەلی کورد لە پێناو ئازادی و سەربەخۆیی هەوڵی داوە ڕوبەڕووی سەختی و گۆشەگیری بوونەتەوە لەگەڵ ئەوەشدا هەرگیز ڕۆحی خۆیان لەدەست نەداوە. ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز دەکەین کە ڕۆژێکە بۆ ڕێزگرتن لە میرات و کولتوری و خۆڕاگریمان. ئاڵای کورد بەهێڵە سوور و سپی و سەوزەکانیەوە ئێمە هیوا و یەکڕیزیە نوێنەرایەتی خاکی باو باپیرانمان و قوربانیدانی قارەمانەکانمان و خەونی نەوەکانی داهاتومان دەکات. لە شاخی بەفرایی باکوورەوە تا دەشتە بە پیتەکانی باشوور ڕۆحی کورد بە گەشاوایی دەسووتێت. ئێمە گەلێکی خاوەن فەرهەنگ و ئەدەبین، ئێمە گەلێکی بوێر و خاوەن ئیرادە و بەبەزەین. بە ئومێد و گەشتبینیەوە چاومان لە ئایندەیە. ئێمە باوەڕمان بە کوردستانێک هەیە کە ئازاد و ئاوادان و دادپەروەر بێت. کوردستانێک کە هەموو مرۆڤەکان بتوانن بە ئازادی و تەواوی تێدا بژین. ئەم ئاڵایە بەسەر بەرەکانی شەردا هەڵکشاوە، شایدی زۆرێک لە سەرکەوتنەکانی مێژووی ئێمە بووە. سرایەکی هیوا بووە بۆ خەڵک لە سەرانسەری جیهان. دەتوانین کورد بین بەبێ ئاڵا، بەڵام ئاڵا هێمای ناسنامەی هاوبەشی ئێمەیە. چەترێکە کە ئێمە کۆ دەکاتەوە بەبێ گوێدانە جیاوازەکانمان. بەڵێ ئاڵا ئەوەمان بیر دەخاتەوە کە لە تاریکترین کاتەکانیشدا هەمیشە ئومێد بۆ داهاتوو هەیە. ئێمە قەرزاری ئەو کەسانەی کە لە ژێرەمە ئاڵایەدا خەباتیان کرد و گیانیان لە دەستدا بۆی ڕێزی لێ بگرن و بیپارێزن. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا بابەیەکەوە دەنگ بەرز بکەینەوە ئێمە کوردین و هەرگیز واز لە خەونەکانمان ناهێنین. شانازی بەو خواکوونیشتیمانەوە دەکەم کە ئاڵای پیرۆزی کوردستان تێدا دەشەکێتەوە. ماکیتا دفروشی کوردستان 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 خوشی کوردستان کوردستان. فام هەمیشە پێشەنگە